لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حام لوانين وهط لوان كان تفسير القرآن بيروز بما وخزمتان فمن بس رزامندي خواهي قوري وهيوادان بإوي أزيز سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ومن أظلم ممن منع مساجد الله أن يذكر فيها اسمه وسعى في خرابها أولئك ما كان لهم أن يدخلوها إلا خائفين لهم في الدنيا خزي ولهم في الآخرة عذاب عظيم. بارك وشوستان خواهي قول سبحانه وتعالى لير دا باس لقضيش كذكا ومن أظلم ممن منع مساجد الله أن يذكر فيها اسمه. چێلەو کەسە زاڵمترە. دیارە زۆڵم وەکو باسمان کردی لە چەندوانەیەک پێش ئێستا زۆڵم ئەوەیە کە شتێک لە جێگای خۆی دانێنێ، عەدلیش ئەوەیە لە جێگای خۆی بی. لێ شرک لە هەموو زۆڵمەشی گەورەترە لەبەرەوەی ئەو عیبادەتەی کەوا پێویستە هەر هەمووی لە بۆ خوای گەورە ئەنجام بدەی سوبحانەهو وتەعالە دێ ئەو کەسە لە بۆ غەیری خوا ئەنجامی دا گەورەترین زۆڵمە. ئیتر ومن أظلم ممن منع مساجد الله لە مەسئلەی تەعاملیش لەگەڵ مزگەوت خوای گەورە ئەو عیبارەتە لە چەندجەیەک بەکاردەینی ومن أظلم ممن افترى على الله كذبا. مثلا دربارەی ئیفترا دەفەرمی گەورەترین زوڵم ئەوەیە کەوا ئیفترای لەسەر خوا بکەی سوبحانەهو وتەعالە. دەربارەی ئیفترا گەورەترین زوڵم ئیفترا لەسەر خوا. دەربارەی مەساجید یاخود دەربارەی منعکردنی هەر جێگایەک کەوا سوودی لێوەرگیرێ گەورەترین زوڵم ئەوەیە کەوا منعی مزگەوت بکرێ سوبحان الله. گەورەترین زوڵم ئەوەیە کەوا منعی مزگەوت بکرێ ممن منع مساجد الله أن يذكر فيها اسمه. کەواتە گەورەترین زوڵم ئەوەیە ئەو کەسە منعی مزگەوت بکە وەسعى في خرابها هەوڵ بدا لە بۆ تێکچوونی کەواتەوە گەورەترین زوڵمە کەسێک کە بیکە دەربارەی منع هەموو منعێک کەوا شتێک لە حەقی خۆی منع بکرێتن ئەوە زوڵمە. گەورەترین منع ئەوەیە کەوا گەورەترین زوڵم لە منع بکرێ ئەوەیە کەوا کەسێک مزگەوتەکان منع بکە لە زیکری خوای گەورە و لە عیبادەتکردنی خوای گەورە و هەروە هەوڵی تێکچوونی بدا. ئەوجا دیارە لێردا دەفەرمێ ممن منع مساجد الله لە سەبەب نزولی ئەو ئاەتە لە تەفسیرەکان هەندێکیان باز لە ئەوە دەکەن کە لە نەتیجەی ئەو خلافەی لە بینی جوولەکە و دیان بووە مای ئەوەی کە لە فترێک لە فتراتەکان نەسرانیەکان دیانەکان هاتن پاڵپشتی بختونسوڕیان کرد، بختونسوڕێکی بابیلی مەجووسی پاڵپشتیان کرد لەبەر دوژمنایەتیان لە بۆ جوولەکەی پاڵپشتی ئەو مەجووسیان کرد هاتن بەیت المەقدسیان تێکدا سوبحان الله. بەیت المەقدسیان تێکدا سبحان الله. بەس لەبەر دوژمنایەتی جوولەکە لە بوغزیان لە بۆ جوولەکە هاتن پاڵپشتی کەسێکی مەجووسی وەکو بختونسوڕیان کرد لە بۆ ئەوەی هانیاندا پاڵپشتیان کرد بۆی کەوا بەیت المەقدس تێکدا. ئەو یانی چ؟ یعنی ئەو خلافاتە ئەگەر عیلاج نەکرێ سەر دەچێشی لە بۆ شتی زۆر گەورە وەکو ئەوەی کەوا فعلا جوولەکە و دیان بەرامبەر یەکتری و هەروەها بەرامبەر بە ئومەتی ئیسلام کردیتیان. و پاشان کاتێک کە هەندێک لە مفەسرین دەڵێن ئەوانەی کە كذلك قال الذين لا يعلمون مثل قولهم ئەوانەی کە نازانن لە مشریکەکان هەستان بيت الله الحرام كعبي بيروزيان منعك لبيغمبري صلى الله عليه وسلم حتى وكو خواي قور إذن دا سبحانه وتعالى كوا بيغمبري صلى الله عليه وسلم هجرت بك لمكة وبرو مدينة وياخذ لدواي أوي كوا بيغمبري صلى الله عليه وسلم لمدينة بو ويستي عمري بك أو عمري كلبو همو خلشي مفتوح بو لزماني أو لبو هم كسيك مفتوح بلبروي بعض خلشي مكي بالمقابل سوديا لو عمره كردني خلشي جديد فقط لبيغمبر صلى الله عليه وسلم لقى اصحاب بيغمبر منع كرد وابو لحديبيه صلحي شاكر
بە هەر حاڵ ئیتر سەواء لەگەڵ ئەوانی بی کەوا نەسرانیەکانن لە نەتیجەی خلافیان منعی با بڵێن هەستان بە تێکدانی بەیت المەقدیس بە پاڵپشتکردن لە بوختونسڕ لە دژی جوولەکە یاخود منعی قوڕەیش بی لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەیت الله الحرام ئاەتەکە عامە بەڵام کە سەبەب نزول باز دەکرێت دیارە وەکو قاعیدەیەک لە علمی تەفسیر بەیانکردنی سەبەبی نزول لە بۆ بەیانکردن و ڕۆشنکردنەوەی ئاەتەکەیە يعين على فهم الآية کاتی یارمەتی دەرە لە بۆ تێگەیشتنی ئاەتەکەی بەڵام ئاەتەکە العبرة بعموم اللفظ لا بخصوص السبب قاعدة العبرة بعموم اللفظ لا بخصوص السبب ئاەتەکە باسی نە ئەوەی کردێ نە ئەوەی تریان کە باسمان کرد بەڵام هەردووشی دەگریتەوە و لە دوای ئەوانیش هەر کەسێک هەوڵ بدا منعی مزگەوتی خوای گەورە بکە و یاخود هەوڵ بدا لە بۆ تێکچوونی هەموو ئەوان دەگریتەوە هەر هەمووی لە ژێرەواتە جێیان دەبێتەوە من ئەظلەم چێ لەو کەسە زاڵمترە چێ لەو کەسە زاڵمترە مزگەوت کاتێکەوە خوای گەورە دەیداتە پاڵخۆی مەساجید الله دیارە خوای گەورە چەند شتێک دەداتە پاڵخۆی هەندێک لەو شتان کە دەیداتە پاڵخۆی وەکو وەصفە صیفەتی خۆیتی لە بۆ نمونە کەلام الله ئەوە صیفەتی خۆیتی سبحانه وتعالى وهروە علم الله سبحانه وتعالى علمی خۆیتی بەڵام هەندێک لە مەخلوقینیش دەداتە پاڵخۆی وەکو ئەو ئاەتێکە ئێمە لە خزمەتی داینە مەساجید الله ئەوە مەخلوقە مەسجد وهروها وەکو ناقة الله وەکو عبد الله ئەوانە مەخلوقن خوای گەورە دەیانداتە پاڵخۆی لەو حاڵەتەی ئەو تەنسیبە لە بۆ تەشریفە لە بۆ ڕێزلێنانە یاخود باس لە ڕوحی ئینسانەکە وەنەفەخت فیه من ڕوحی تەنسیبی سەر خۆی دەکا ئەوە ڕوحیش مەخلوقە طبعا کەواتە کە تەنسیبی سەر خۆی دەکا لە بۆ تەشریف و ڕێزلێنانە ئیتر ومن أظلم ممن منع مساجد الله ئەو مزگەوتەی کەوا دەدرێتە پاڵخوا لە بۆ تەشریف هەندە گەورەیە بەڵکو مزگەوت وەکو خوای گەورە لە فەرمانی کردیە لە سوورەتی النور خوای گەورە سبحانه وتعالى فەرمان کردی ئەن ترفع ويذكر فيها اسمه ترفع بە گەورە بزاندرێ هەندێک دەزان دەفەرموو واتە ئەگەر بەرز و بڵندیش بی با بە هەیبەت بی بەرز بی بڵند بی و هەروەها معنەویەن بەرز بکرێتەوە ويذكر فيها اسمه تاوەکو ذکری خوای گەورەی تێدا بکرێت أحب البلاد إلى الله مساجدها خۆشەویستترین بوقعە لەسەر ڕووی زەوی لەلایەن خوای گەورەوە مزگەوتەکانە لێ پێویستە مسلمانانیش خۆشەویستترین جێگا لەلایەن مزگەوت بی بە تایبەتی ئەو مزگەوتانەی کە زۆر ڕێزیان لێدرایە کەعبەی پیرۆز ئەوجا دوایە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوجا بەیت المەقدیس ئەوجا باقی مزگەوتەکانی دیکە پێویستە لای مسلمانان خۆشەویست بی پێویستە ڕێزیان لێ بنرێ پێویستە بە گەورە بزاندرێ ئەوجا دیارە کەسێک ئەو شتێک کە خوا ڕێزی لێنە ئەو شتەی ئەو جێگای کە لای خوا خۆشەویستە بێتن بە پێچەوانەوە منعی بکە تعطیلی بکە لەو وەزیفەیە کە بۆی دانرایە کە بریتە لە عیبادەتی خوای گەورە و یاخود هەوڵی تێکچوونی بدا لە کاتێکدا خوای گەورە فەرمانی کردێکەوە بینا بکرێ دیارە لە هەموو کەسێک زاڵمترە ومن أظلم چێ لەو کەسە زاڵمترە وكل سورة التوبة دفرم إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر وأقام الصلاة وآتى الزكاة ولم يخش إلا الله ئەوانەی کەوا مزگەوتەکان بنا دەکەن ئەوجا بینای حسی واتە هەیکەلەکەی بە ئیخلاص و لە بەخوای گەورە دروست دەکەن یاخود بینای معنەوی بە عیبادەتکردن تێیدا ئەوانە کەسانێکن ئەو بیناکردنەیان تعبیرە لە ئیمانیان بەخوا ئیمانیان بە قیامەت و هەروها کە کەسانێکی نوێژخێنن کەسانێکن کە زەکات دەدەن کەسانێکن کەوا لە خوا نەبی لە کەس ناترسێن بەڵام ئەوەی کەوا بە پێچەوانەوە هەولی مەنعکردنی بدە هەولی تێکچوونی بدە لە هەموو کەسێک زاڵمترە ئیتر منع مساجد الله أن يذكر فيها اسمه منعی مزگەوتەکان دەکا کەوا ذکری خوای گەورە و ناوی خوای گەورەی تێدا بهێندرێ ناوی خوای گەورە لە نوێژەکان ناوی خوای گەورە بەو ذکرانەی کەوا لە پێغەمبەر واریدە صلی الله عليه وسلم لە دوای نوێژەکان لە قورئان خوێندن بە هەر شێوازێک بی ئەوەی کە لەلایەنی وەکوتمان ئەو ذکرکردن و ئەو عیبادەتکردنەی کە لەلایەن پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم لە بۆمان مایتەوە کەواتە لێردا بەڕاستی وەکو دیسانش کە چەند جارش باسمان کردێ عیبادات لە دوای ئیخلاص پێویستە سەواب بی بەو شێوەی بی کە پێغەمبەر کردێتی صلی الله عليه وسلم لەبەر ئەوەی هەر کەسێک
كارێک بکە کە پێغەمبەر نەیکردبی صلی الله عليه وسلم فهو رد وەکو لە حەدیثی صاحیدا هاتێ ئەوە بەڕوویدا دەدرێتەوە قبول نەک ئەگەر بە ئیخلاصەوەش کردبی مادام بەو شێوەیە کە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم ئەوە قولەی قبول ناکرێت کەواتە ئەسڵ لە مزگەوت ئەوە ذکری ناوی خوای گەورەی تێدا بکرێت لە نوێژەکان بە تایبەتی و لە دوای نوێژەکان و هەروەها بەگشتیش لە هەر کاتێک لە قورئان خوێندن ئەو شتانە بەڵام دیسان بەو شێوەی کە پێغەمبەر کردیتی صلی الله عليه وسلم و هەروەها ئەو کەسە منعی ئەو شتان دەکا و هەروەها هەوڵ دەدا فی خەرابیها وسعى فی خەرابیها خەراب و تێکچوونی مزگەوت و تێکدانی مزگەوتیش ئەویش پێیان بە دوو شێوە دەکرێت بە شێوەیەکی حسی واتە هەوڵ بدا ئەو بینایە تێک بدا هەوڵ بدا ئەو بینایە تێک بدا ئیتر ئەوە حسیەکەیتی و هەروها خەراب و تێکچوونی معنەویشی هەیە کەواتە هەوڵ بدا بینایە و هەیکەلەکەی تێک بدا و بیرخێنی یان هەوڵ بدا معنەویەن بیرخێنی بەچی بیرخێنی بۆی کەوا ئەو مزگەوتێکەوە لە ئەسڵەوە لە بۆ ئەوەی کەوا ذکری خوای گەورەی تێدا بکرێت عیباداتەکانی تێدا بکرێت خوای گەورەی بە تاک و تەنها تێدا پەرسترێ ئەو بێتن ئەنواعی بیدعە و خوڕافیاتی تێدا بکە ئەویشیان دەستە ناو ئەو بابەتەی بەڕاستی کەسێک کەوا هەوڵ بدا بیدعە و خوڕافیات لەناو ئەو مزگەوتانە بکە لە کاتێکدا کەوا ئیدعای ئەوەی دەکا عیبادەت خوای گەورە دەکا ئەو باش بزانین جێگای دەو ئاەتە دەبیتەوە من ئەظلەم چێ لەو کەسە زاڵمترە فەرقی نییە لەگەڵ کەسێک کەوا بێتن بینایەکەی بڕخێن لەگەڵ ئەو کەسەی کەوا بینایەکەی جوان دەکا و دەیڕازێنیتەوە بەڵام بە بیدعە و خوڕافیات تێکی دەدا کەواتە ئەویشیان هیچ فەرقی نییە لەگەڵ ئەوەی تریان ئیتر ئەوانە خوای گەورە دەفەرمێت لەو کەسانە زاڵمتر نییە دەفەرمی ئولائیکە ما کان لەهم ئەن یەدخولوها إلا خائفین ئەوانە کەسانێکن لە بۆیان نییە بچن ناو مزگەوت کە هەوڵی تێکچوونی دەدەن کە خەڵکی مەنع دەکەن لە بۆیان نییە بچن ناو مزگەوت ئیلا بە ترسەوە نەبی زانایان کویان لێک دایتەوە ئاەتە هەندێک دەڵێن ئەوە مژدەیەکە ئەو مزگەوتەی کە لە پێغەمبەر مەنع کرا صلی الله عليه وسلم لە مەکەی پیرۆز ڕۆژێک دادێ ئەوانەی کە پێغەمبەریان مەنع دەکرد صلی الله عليه وسلم لەوەی کەوا بچی لەوەی عیبادەت بکە ڕۆژێک دادێ ئەوان لە بۆیان نییەن بێنەنا ئەو مزگەوت مەگەر بە ترسەوە بێن خۆیان تەسلیم پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم هەرواشی لێ هات لە دوای فەتحی مەککە کاتێکەوە خوای گەورە سوبحانه وتعالى بە فەزڵ و ڕەحمەتی خۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەتحی مەککەی کرد ئیتر ئەوان بە ترس و لەرزەوە هاتنە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوجا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئازادیانی کرد ئیتر ئەوە حکمێکی عامە ئەوە مژدەیە لە بۆ هەموو ئیماندارێک و هەروەها تەهدیدە لۆ هەموو کەسێکەوە مەنعی مزگەوت دەکا و هەوڵی خراببوونی دەدا باش بزان ئەوانە ڕۆژگارێکیان لە پێشە کەوا ناکرێ بێنەوە ناو مزگەوت مەگەر بە ترسەوە تاوەکو خۆیان تەسلیم بکەن مەگەر بە ترسەوە تاوەکو خۆیان تەسلیم بکەن هەندێک کەس بەو شێوەیە لێک دەنەوە ئولایکە ما کان لەهم يدخلوها إلا خائفین ئەسڵ لەوانە ئەو گوناه بارانە ئەو زاڵمانە کە دەیانەوێت مەنعی مزگەوتەکان بکەن ئەوانەی کە دەیانەوێت تێچی بدەن ئەسڵ وابوو بە ترسەوە بێن لە ترسی خوا بپاڕێنەوە خوا ئێمە گوناهمان کردی خوا لێمان خۆش بە نەک ئەو جورئەتیان هەبی بێن مەنع بکەن نەک ئەو جورئەتیان هەبی هەوڵی تێکدانی بدەن بەڵام ئیتر ئەو ڕەئیەی یەکەمش ئەوکوی نامانەوە کە زۆربەی مفەسرین لەسەر ئەوەن ئەوە مژدەیەکە ئەو کەسانێکەوە مەنعی مزگەوت دەکەن ڕۆژێک دادێ بە ترسەوە دەبێنەوە ناو مزگەوتە بۆی خۆیان تەسلیم بکەنەوە لهم في الدنيا خزي ولهم في الآخرة عذاب عظيم ئەوانەی وا دەکەن ئەوانەی مەنعی مزگەوتەکان دەکەن ئەوانەی کە هەوڵی تێکچوونی مزگەوتەکان دەکەن ئەوە وعدەی خوایە لەهم في الدنيا خزي ئەوانە لە بۆیان هەیە سەرشۆڕ بن لە دنیا خوای گەورە دەفەرمی لە دنیادا پێشی ئاخرەت ئەوانە سەرشۆڕ دەبن هەر کەسێک ئەوە تاریخی شاهێدە ئەو قوڕەیشێکەوە مەنعی پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم لە ئاخری سەرشۆڕ بوو ئەوەی کەوا ئیمانی نەهێنا بە سەرشۆڕی هاتەوە لە کۆتاییدا ئەو جا دوایش لە دوای ئیمانەکەی خوای گەورە ئەو سەرشۆڕی و زەلیلی لەسەریان لادا ئەگەر نا هەر کەسێک مەنعی مزگەوت بکە هەوڵی تێکدانی بدا دەبی لە دنیادا زەلیل بی خوای گەورە دەفەرمی لەهم في الدنيا خزي ئەو قولی بەشەرێک نیە قولی رب العالمین لەهم في الدنيا خزي ولهم في الآخرة عذاب عظيم لە ئاخرەتیشدا لە بۆیان هەیە عەذابێکی زۆر گەورە کە تەنها خوا دەزانی چەندە و عەذابە خوا پەنامەندە لە دوای ئەوە دەفەرمی ولله المشرق والمغرب ئەوەی کە لە بۆ ئەوەی کە مولکی خوا سبحانه وتعالى چێن دەرەیە هیچ جێگاک هەیە مولکی خوا نەبی ولله المشرق والمغرب لەو دنیادا یان مەشرق یان مەغریبە ئەوەی لە مەشرق و مەغریبە هەر هەمووی مولکی خوا سبحانه وتعالى جا وەکو
ربطي لەگەڵ ئاەتکە پێشترێ ئەوەیە کە یا رسول الله صلى الله عليه وسلم ئەگەر قڕیشەکان منعت دەکەن لە مەکەی پیرۆز ئەوە مەشرق و مەغریب ئیخوایە سبحانه وتعالى مەشرق و مەغریب ئیخوایە تەنها مەکە ئیخوای گەورە نییە سبحانه وتعالى هەمووی ئیخوایە فترەیەک لە بەردەستی قڕیشە خوای گەورە لیان وەردەگریتەوە سبحانه وتعالى فترەیەکە لە بەردەستیەوان خوای گەورە لیان وەردەگریتەوە هەروەها بەنسبەت هەموو جێگاکانی دیکەش و لە جێگای دیکەش خوای گەورە سبحانه وتعالى کە باز لە مەشرق و مەغریب دەکات کە مولکی هەموو دنیا ئیخوایە خوای گەورە بە مثناشی نایتەوە و هەروەها بە جەمعیشی نایتەوە رب المشرقين ورب المغربين وكل سورة الرحمن رب المشارق والمغارب بوشي وشاتوا حكمتيا بمفرد وبمثنى وبجمع هاتوا ديال لبر توابون كارلير دوستين بپشتوانی خوای گەورە لەوانەی داهاتوودێن و خزمەت ئەو ئاەتە و زیاتر قسەی لێ دەکەین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون